بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆل لەگەڵ ئێوە بەڕێزدەین. لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستان کاک حەسەنی ڕستگار. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنمەکەمان. سپاس کاکەوە. مامۆستا لە بەرنمەی پێشوودا باسی کۆمەڵێک شتمان کرد لەسەر کاک ئەحمەد تۆفیق و ئەوانە، بەڵام لەو سەرەتایانەی شەستەکان و دواتریش مەیلێکە بوو بۆ ئەوەی کە خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەست پێ بکەن. ئەمە فکرەی کێ بوو؟ ینی بۆچی ئەیانویست کێ بوون ئەوانەی کە ئەیانویست خەباتی چەکداری بکەن و کێ بوون ئەوانەیشی کە ئەیانویست ئێستا کاتی نییە؟ ڕاستەکەی منەوە تەنیا ئەو بەشەی کە پەیوەندی بە خۆمەوە هەیە باز دەکەم، چونکە ئینسان شتێکی زۆر ئاگای لێ نەبێ نابێ بیڵێ. لە سەرەتاوە دەگەڵ من باسییان کرد. جارێک من ماڵم لە بەستێ بوو، کاکفایقی ڕەحمەتی چوو بوو بۆ دۆڵەرەکەی، لەوێ نیشتەجێ ببوو دەگەڵ جەماعەتی. جەماعەتی مەکتەبی سیاسی؟ نەخێت، جەماعەتی پێشمەرگە. احتیمالاً وا دێتە بەرچاو کە شۆرش کوردبی نابێت لە مەرجەکان بن. چوو بوونەکەە باساغا جیان وەرگر بوو لێ دێرە بوون. کە چووم لەگە برادێکی بەنێوی مەلا محەممەد ژمران بوو، بە سەنگە سەردا بەو شاقەیدا سەر کەوتین ماخۆ بزناندا چوینەوێ. زۆری قسە کردو کە دەبێ ئەمە وا بکەین و وا بچێ و گوتم چۆر چ دەکەی؟ کوتی دەبێت لەودی دەست پێ بکەین بە حرەکە و شۆڕش بکەین و گوتم بە چی دەست پێ دەکەی؟ چۆن دەست پێ دەکەی؟ چێ پشتیوان دەبێت؟ کاغەزی کاک کەریمی حسابی بۆ خوێندمەوە کە مەفهومەکەیەوە بوو دەبێت مام شەریف ڕازی بێ. ئەو وەختی بە مەلا مستفایان دەکرد ڕەمز بوو. پێیانەوت مام شەریف؟ مام شەریف یا کاک شەریف شتێکیوە و ماڵە بابی گەورەش دەبێت ئاگادار بێ. ماڵە بابی گەورە مەنزوری سۆڤێت بوو. هەمیش کچماوە شۆڕژ ناکرێ. هەم لەگەڵەوەی موافقم کە وا دەڵێ کەریمی حسان. کوتی ئەخر کاگیریز بە دوای داناردوم و مەکتەبی سیاسیەوەانە دەچم بمگرن. چم دێژا زۆر زۆر دوورت دەخەنەوە و کاک ئەحمەد تۆفیق چوو. شۆڕش دەفشاردا لەلایەن ئێرانیەوە و ئێمە دەبێت ئاگامان لەو شتانە بێ. قەولی پێدام کە بچێ. کە بچێ من گەرامەوە هەفتەیەکی پێ نەچوو، تەمەشام کە کاغەزێکی پێسرا بووە، کوڕێک بۆ هێنام خەڵکی دیەکەی بوو، بەڵام خەڵکی پێشتر ئێرانی بوو. ئەگە خوێنمەوە خەتی کاکفایقی معینی بوو، نووسی بووە لەو نزیکانەی تۆم پێم خۆشە چاوم پێت بکەوێ لەگەڵ هەڵگری نامە وەرە. ئەمەش ئەگەر چووم دوور نەبوو، تقریبەن 10 دقەیەک 5 دقەیەک هەرەوەندە دەبوو لە خڕێکی دانیش بوون لە 15 نەفەر. گوێی کردمەوە و کتم بۆ نەچووی؟ توێڵا چووم و لەوێ شوێیەکان کتویانە دەرگرن و مەچۆ و میگەڕاومەوە. وڵا کارێکی خراپت کردەوە. ئێستا هەروایە لەو دەوروبەری حدودەوانە تا من بزانم دەستمەکە دکتۆر حکمەتی. دکتۆر حکمەت ئەو وەخت تەنیا پزیشکی شۆڕش بوو لە لای مەلا مستفای خۆشەویست بوو. دەستم بۆ لاوی بزانە مەلا مستفا ئەگەر ڕازی بێ بگەڕێەوە بگەڕەوە. وەڵا زۆرم پێ باش. دیدی ئەو ڕۆی شۆمیش وەسپێنەکە ڕاچووم بەلای دکتۆر حکمەت و قەزەکەم بۆ باز کرد و کە ئاوایە و ئاوایە و تۆ ئازی بارزانانی بکە بزانین قەزەکە چێگە و تەمینی بکە دەگەڕێتەوە. ئەوش کچی بەسەر دەچم. دیارە پێشتر حەمەدەمینی سەرازی و پێما بۆشم باز کردی لەگەڵ اسماعیلی شەریف زادە و سالار هاتن بۆ بەستێ بۆ ماڵە داوای ئەوان دەکرد کە بچن ئینقلاب بکەن لە ئێران و وا بکەن و وابچێ و ئەمیش بڕێکم گوێ بۆ ڕاگرتم کتم پێمە ئەنگۆ کتێب خوێندوێتەوە، نازانم شۆڕش چێ. ئەنگۆ ئەو کتێبی دینبین فۆ خوێندوێتەوە.
ئەرتەشی وێت کۆنگان بن عەرزی داچون لێ سەریانەوە شۆڕ جاوا ناکرد دێگەبریندارەوە وچ دەکەم بەڵێ کەواتە نەتیجەکەی ئەوەیە کە بەڵام ئەوان هەرشنەوە ڕۆژهەڵاتیانی کاک بەڵە چوونەوە بەڵام دکتۆر حکمت ناربی کاغەزێکی نا چۆخاکەریمی ناربوو کە دەگەڵ بارزانانی قسەم کردووە توێتی فایق وە کوڕی خۆم وایە هەر وەخت دەگەڕێتەوە بێتە لای خۆم کەس حەقینی قسەی پێ بڵە ئەمیش دەگەڵ ئەلی چاپەزی بەرەحمەت بێت ئەو ساڵانە مرد ڕۆیشت تفەنگێکم وەرگرت و تاپڕێکیش ئەویش تاپڕ پێ بوو ڕۆیشتین بۆ لای سوورە زەویان چوینە سوورە زەویان کوتیان وڵا لێرە بوون بەڵام ڕۆیشتن بۆ لای میداوێ ئەمەش گەڕاینەوە نەمانوێرا بە دوو کەسی بڕۆین و ئەوانە گەڕاینەوە کاغەز کاتمەوە بەسە کاغەزێکم وەنووسی کە جەریانەکە ئاوایە کاغەزەکەی جەنگ پێگەیشت بوو بەڵام شەرەچیان لێ قەوما بوو دەگەڵ ژاندەرمان لە سپی سەنگی لەوێ یەک دوو ژاندەرمە کوژرا بوون و هەوڵای برای فایقی بریندار بوو ئیدی ئەوە کە قەوما ئەمە زۆر ناڕەحەت بوون لە خۆمدا دێرە گەڕابوونەوە لە خواری کوێستانێکی باشوورە ینی وان بیست کوتویان دەچین بۆ ماڵی مەلا حەسەن عەبدوڵای دەرمام کامیش زۆرم پێ ناخۆش بوو دەترسام نەگەرام و وە بوو نەهاتن بووە وەڵام حەسەمیرخان کوتبێەوە دەستنە ماڵەوان بۆ لای شم دەیگرم لە ناو خەڵکی داوە مەفهومەکەیەوە بوو من کوتمەوە حتمەن دەڵاگەر لێوێن بڕۆن چوو بوون بۆ لای قەڵازێ لەوە شوێیەکان دەرمانیان کرد بوو بەڕیان کردبوون بۆ هێرۆیە لە هێرۆژدا چوو بوون بۆ لای شێخ لەتیفی ماوەیەک لێوێ بوون ئەوە بوو بە باعیسی وەی کە برە گۆزەکە بشێوێ دوایە بیستم کە کاک فایق هاتوو بۆ دەوروبەری شوێنێ ئەمیش چوون بۆ سونی ئەو وەختی ئێستا حەمەدی سەراجەوانە نەڕۆژ بوون مەلاوارەش لەوێ بوو چوون کتمەوە جەریانی چیاوایە یەکتان دەگەڵم وەرم با بچین بە لای فایقی بەڵکو بیژێڕینەوە مەلاوارە لەگەڵم هات سالار دەڵێ میش دەگەڵ بووم سالاری حەیدەری بەڵام من لەبیرم نەبوو یا نەبوو یا لەبیرم نەبوو چوین لەوێ دەگەڵ فایقی جامان کرد کوتمان بەو دە پازدە بیست شەڕە و ڕێ چۆن شۆڕش دەکرێت فلان و شتی وەڵی ترسام و بەسەرم داهاتوو دەی تەکبیرمان کرد کاغەزێک بۆ مەلا مستفای بنووسێ کە با بەڕێ بدەن گەرێتەوە کاغەزەکە نووستا دیارە بە هەرسێکمان نووسیمان ڕاستە و پاستە وەڵامەکەی چی بوو وەڵامی نامەکە چی من هاتم ئەمەلا ئاوارە چۆ لای حەمەدمی سراجوانە من بە خوارە داهاتم بگەڕێمەوە بە عەلی چاپەزدا بینێرم لەسەر تویش پێشمەرگان بووم عەلی بارزانیان دەگەڵ بوو دەمناسی تۆ لە شوێ بکتم وەڵا لە فلانجی بوو کوتێخەمەوە بە دوو ئێوەدا دەگەڕێن کوتەوە کاغەزی فایقمان پێ بۆ مەلامسفای دەنێرە کوتی بیدە بە من نەدەکرات دە پازدە بیستی نەفر دەگەڵ بوو دام بەوی کوتی بچین بۆ سونێ ئەگە هاتین بۆ سونێ مامۆسوو لەوێ بوو سەرلک بوو نامەکەی گەیان بۆ جێگەی خۆی نەخێرمان هەرا و ڕۆژە بوو مامۆسوو لەوێ بوو زۆری عوزر هێناوە زۆر ئینسانێکی تێگەیشتوو بوو تێوە ناچارین و دەستوری سەرێ و دەنامە خەجاڵەتین لەو لەشکر کێشێ ئەو وەخت بوو لەشکر دەڕۆژ بۆ لای کوردستانی ئێرانێ بەڵێ دووسێ پێشمەرگەر لەگەڵ خستین و حەمەدەمی نوانی شان هێنابوو بووە ڕۆژ کە بچین بۆ لای حەسومەتخانی ئەم لە ڕێ ناڕەحەت بووم کوتم چەمجینەوە نێوم پێبدا ئابرم دەچێ لەگەڵ حەمەدەمی وان قسەم کرد کوتمە من هەڵدێم دەڕۆم کوتیان بڕۆ ئەمن لامدا بۆ سەر ئاوێک کاناوێک دێش لە پشتەوەی سەر نێوەکەم باز لەبیر نەمەوە بەڵام ڕێوەدا نووساوە ڕۆیشتم پێشمەرگەکان زۆریان گوێر نەدایە ڕۆیشتم چوومە لای ڕزگار بۆ لای ماڵێکی ئاشەوە وتمە تا خەبەرێکم لەوێ وەرگیر دەکەوێتەوە لێرە دەبوو دەمەشقام کرد خەبەرم بۆ کە حەمەدەمینوان نەگیراون دەگەڕێن بە ئازادی لە سەنگەسەری ئەمیش کاغەزەکەم بۆ حەزای نووسی نووسم جەریانەکە ئاوە بۆ و نەهاتوم و
لەوەیش نیگەران بووم و تۆ باشە بەڵام ئەی ینی هینی کاک فایق چی بەسەر هاات ینی ئەو ئیتر هەر بڕیاری خۆی یابوو کە یاخود نامەکەش نەگەیشتە نازانم گەیشتوتە یان نەگەیشت هیچ وەڵامێکی وەرنەگرت بەڵام نا هیچ وەڵامێک بۆ من نهاتەوە دەبووە وەڵامەکە بۆم بێتەوە ئیدی گەڕا بوو بۆ نێو بڵێن نێو جەرگەی کوردستانی ئێران و فعالەتیان دەکرد شەڕمەڕیان نەدەکرد بەڵام چیە بوونەوەی کە مەسەلەن لەگەڵی نەبوون مەسەن کاگەمیری قازی وا بزانم لەگەڵ نەبوو نەخێ دەگەڵ ئەی ئەو چی لەگەڵا بوو کاک فایق خۆی وەڵا ئستانی مەسەلەن مەسئول شتی لەگەڵا بوو نا دوای حەمەدە میوان کە چون دەنا کەس لەگەڵ نەبوو ئەوانی مەسئولیەتیان لە حیزبدا نەبوو دوای کۆنگەرەی دوو بوو بەڵێ ئەی دوای کۆنگری دوو باشە کەواتە گە باسی کۆنگری دوو بکەین مادام باسی ئەوەت کرد لە کۆنگری دووە چی گوزەرا ئایا توانیتان حیزب بەیەکەوە بلکێنەوە یا ئاژ بنەوەیە یا شتەکان خراپتر بوو ئەمە دە 15 نەفەر چوین کە چی بۆ کۆنگەرەی و بینی ئێمە و کاگەحمەدی قەزاوەت بکەن شێخ خەتابار بوو سزای بدەن ئەوە دوای ئەوەی کە ئێوە کۆمیتەی ساکەرەوەتان دروست کرد دوایەوەی وەڵا ڕێیان نەداین دوو نەفەر کاک فایقەمین و کاک سەدیق هاتن بۆ دەری خێوەتەکەی و پچیان بڕۆنەوە ئەمە قسەی لێ دەکەین و جێبەجێ دەکەین وەڵا هاتینەوە بۆ بنکەی سونە پێم ئاواسشم کرد دووسێ نەفەر هاتن قسەیەکی وایان پێ نەبوو کچیان قسەکانتان حەقە و دەچینەوە تا چوو بوونەوە کێشە پەیدا ببوو لە بینی کاک ئەحمەد و کاک سەدیقی شتەکە تێک چوو بوو شەو گەڕاینەوە دوو نەفەر بە دواماندا داهاتنەوە بوو کە بۆم جێڕایەوە بەڵام کۆنگرە خۆ مامۆسا کۆنگرە بەیاننامەی دەرکردو و دوای ئەوانەی جار لەسەر بەیاننامەکە کێشە پەیدا بوو بەڵێ کاک سەدیق و فایق کوتبیان ئەو بەیاننامەی خۆتە بڕیاری کۆنگرە نییە کێشە پەیدا بوو وەلاسە لە پشتی سەید ئەحمەدان دێلۆ لەوێ کۆبوونەوەکە بوو هەتا قسەشیان پێ بە یەکتر کوتبوو کاک ئەحمەد ئیستەفایدا بوو کوتبیان با بە ئیستەفا قبوڵ ناکەین مەرەخەسی سێمانجی وەرگرت بوو چوو بوو بۆ قەندیلی باش لەوێ چوو بوو بۆ قەندیلی لەوێ بوو هات بووە ئەی مامۆسا لەوێ بۆ چی دکتۆر قاسملو ئانیان دەرکرد لە حیزب ینی هۆکارەکەی چی بوو یاخود کێشەی بینی دکتۆر قاسملو و کاک ئەحمەد لەسەر چی بوو ئەوەی کە پێشتر پێمان بۆ بازکردی دکتۆر قاسملو ئەو وەختی لە بەغدا بوون ئەوانە بە مەخفیشێت مەجموعەیەک کورد ئێرانەکە ڕایان کردوات بوون لە سلەیمانی جێگیر بوون ویستبوویان کە بینی ئەو دوانە پێک بێنوشت و دکتۆر قاسملو هات بوو لەوە دیسان لە کۆبوونەوەکەیدا بە چەشە هات بوون یعنی یەکتریان بینی بوو کار بەڵە یەکتیان بینی بوو دوسێ چوار نەفەر کار چوان کردبوو کە بێوە گرتن و مرتن و کاگە ئەحمەد ئەو خاصێتەیە بوو گەڕێتەوە بۆ بەغدا سێ چوار نەفەر لەگەڵ چوون بۆ کارە جوانە مامۆسا لە دوای کۆنگرەی دوو یاخود پێش ئەوە ئەی کاک سەلاحی موحتەدی و ئەوان حیزبێکیان دروست کرد ئەوانە بەچما بەستێ دروستیان کرد کێ بوون ئەوانە کاک سەلاحی موحتەدی بوو کاک سەعد بوو جەماعەتێک فەقێ و مەلا بوون ئەوانە لە هێرۆیە دانیش بوون ئەوانیشە لە حیزب جیابوونەوە تقریبن بەڵێ نا کاک سەلاح حیزبی بوو دەرکرا بوو ینی بەهۆی مەلامسفایەوە ئەو کاک محەممەدی ئەلخانیزادە وە دەنجابوون دەنگ درابوون لای مەلامسفای نەمابوون کە من چون بۆ سرێشمێ ئەوان هەر یەک دوو ڕۆژ لێوە بوون دواون بوون نەمزانین چیان بەسەرا دوای دیتمەوە لە هێرۆیەکە ئەو حیزبیان دروست کردو و فلانەوە حیزبەکان داوای سەربەخۆی کوردستان و ئەوەیە کرد ئەوان زۆرتر لەبارەی فکرەوە لە وانەیەکێ نزیک بوون لە بڵێن لەسەر میراتی ژێکاف و کاژیک لە کاژێکی نزیک بوون جەماعەتێک فەقیر کە لەوێ خوێن بوویان لەوێەوە هاتبوون و دەگەڵ حیزب کەوت بوون و دوای دەگەڵ کاک مستفای کەوت بوون و ئەویان دروست کرد بوو زۆرتر لە نێو ئاغا و لە نێو جەماعەتێک مەلادا نفوزیانە بوو لە نێو خەڵک کەم بوو بەڵام دەوامیان نەکرد زۆروانی نەخێر دوای کاک سەلاحی موحتەدیوانە چون خۆیان تەحویلدایەوە بەڵێ ئەی مامۆسا زۆر جار
لە ئەدەبیات و لە بیرەوەریەکانە باسی مەلاباقیە کرێ. مەلاباقیە کێیە؟ مەلاباقی کابراایك بوو دایانگوت خەڵکی بانەیە بەڵام لەسەر دەستێ دەژا ئەوە کۆنە حیزبی بوو بەڵام کە هاتبوون لەگەڵ مەلا مزفای کەوت بوو کاری بە حیزباتی شتیوان نەمابوو ڕادوێکی پێ بوو خەبەر شتی دەگرت و بۆ مەلا مزفای دەجێڕاوە. یعنی ئەو لەگەڵ ئەوە بوو زیاد هەر لەگەڵ ئەوە لەگەڵ چی لێ هاتەوە؟ وەڵا نەخۆش کەوت نادام بۆ ڕزایش بەڵام دوا فەوتی کرد. بەڵێ ئەی مامۆستا بەداخەوە و کێشانە هەر بەردەوام بوون. کێشەی کاک سدیقی هەنجیری و کاک تۆفیق لەسەر چی ئەحمەد تۆفیق بەڵێ ڕاستەکەی لەسەرەوەی بۆ ئەحمەد تۆفیق پێی وابوو دەبێ هەر حیزب بێ و هەر سەرکردەی حیزب بێ و هەر بە قسەویش بێ. تۆ ئەگەر بەیاننامەکەت خوێن بێتەوە من نووسیمەوە دیارە لە کتێبی حامیدی گەوهەری وەرگێتەوە لەوێدا باز دەکا کە مەلا مزفا پێشەوایە و زۆر دژی کۆمار قسە دەکا و پێشەوە نێویان نانێ بەڵام دەڵێ لە خەوی غەفڵەت دانوس بوون واگەیان لە هیچ نەبوو مقاومەتیان نەکرد. ئەوە خەڵکی عاجز کرد ئەو بەیاننامەیە خەڵکی عاجز کرد خەڵکی وەڵا خەڵک نازان بەڵام لە نێو کۆمیتەی ناوەندیدا عاجزی زۆر بوو. بەڵێ کاک فایق مخالف بوو کاک سەدیق مخالف بوو ئەوجار زۆر کاک سەدیقی مخالف بوو کاک بڵێن ینی بەشێک لەوانەی بەشی زۆریان ناڕازی بوون کە ئەو شتێ نووسا. مامۆستا زۆر جار ینی لەو سەردەمایە لە پڕێکە ئەندامێکی گەورەی حیزب دیار نامێنێ بۆ نمونە کاک سدیق چارەنووسی دیار نامێنێ یاخود نازانێت چی لێکرێ بۆچی کوژرا چی لێ هات نازانم ئایا حیزب خۆی ناکا بە ساحەبی ئەوانەوە باسییان ناکە یا هۆکارەکەی چییە؟ نازانم حیزب چی کوتۆ چی نەکوتم ماوەیە کە بەخۆ دەزانین لە مەسئولیەت و شتێوادانم ناشپرسم حوسەلەم نەماوە. بەڵام خۆ مامۆستا تۆ بەڵام بەڵێ تاقیقم کرد هەمیش بۆ خۆم. ئەمە زۆر عەلاقم بە کاک سەدیق بوو کابرایکی ڕاست و ڕەوان و وێ فرۆفێڵەوە نەبوو مەقام پەرست و شتیواز نەبوو. ئەی لە تاقیقەکەی گەیشتیتە چ نەتیجەیەک؟ گەیشتم بەوەی کە برازاکەی کاک ئەحمەد تۆفیق بە نێوی حەسەن کە ماوەیەک لەو نێوەی دەگەڕا لە باڵەکەتی لە لای کاک ئەحمەد جێڕابەوە ئەو کوشتوێتی. بۆچی؟ لەسەر ینی بە قسەی کاک ئەحمەد بە حسابە بێوانە؟ دەبێ وابێت دەنان بوو چونکە کاک ئەحمەد لە جێی دیش دوای ئەو مەسەلەی کوردبووی ئەوەم تۆپانەوەش دەستۆپێنم هەرە شەیکی وای کردبوو ئەوە کاک حەمەدەمینی سەرازی باسی کرد خزمیش بوو دەگەڵ کاک ئەحمەدی گۆیا بە دەمانچەی ئەوڵای مام سەعیدی کوژراوە ئەوڵای مام سەعیدی لەگەڵمە بوو لێم پرسی کوتمە تۆ دەمانچەی خۆت داوە بە کاک حەسەنی وێسلا برازایی کاک ئەحمەدی کوتیارە هەڵا لێ وەرگرتوم بە ئەمانە قەدەرێکی لە لای بوو دوابۆی نردومەوە. شوویەکان لەو بارەوە تاقیقیان کرد بوو زۆر ئەوانش هەر نەزەریان وابوو بەدەستی کوژرا. مامۆستا باسی شوویەکانێ کرد. شوویەکان کاگەمیری خازی لە بیرەوەریەکان لە باسیەوە کاڵێ ئەوان هانی کاکفای خۆوانیان نەدا کە خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ بکەن. بە چ مەبەستێک بوو بۆچی ئەیان شتێکی واکەن؟ ئایا هەر بەڕاستی وایە ینی ناوەڕاستنی حیزبی شوێیی دەستی هەبوو لەو شتەیە؟ ڕاست بەڵێ بۆ ڕاستە وەختی وا دیارە ئەم دوای بۆم دەرکەوت خۆ وەختی پێم وایە زۆروانی شێوەی نەبووم لە عێراق مبارزەیە بڵێن منافەسە لە بینی شەرق و غەربە بوو هەرچی شوێیەکان بوون برەک لە ئەنگری حیزبی بەعز بوون بە ئیسلا لەگەڵوی لە بنەوە هەندێکشان ڕێککەوت بوون پێیان خۆش بوو کە زیدی شای ئێرانە حرەکەیەک لە ئێرانە بکرێ زۆرە تەشویق دەکرد چونکە دوو جار هاتنە لای خۆم لەشان دکتۆر عەلی بوو لەگەڵ مریەم خانمی خێزانی کە دەگەڕان لە حیزبان و هەردەبن لە حیزبێکی بوو زۆرش ئینسانی بێزار بوون
ئەو هات لەلایەن حیزبی شوێیەوە لە سەنگەسەری لەگەڵ من دانیشت منیش گوێم لە قسەکان گرت و کتم باشە حیزبی شوێیی چ کۆمێکێک بەمە دەکا ئەگەمە بیکەین وتین معنەویەن یارمەتیتان دەکا شۆڕش بە معنەویەن دەبێت ڕەکەم گاتە شۆخی لەگەڵ کرد و دوایە مەحموودی حاجی فەخەردی کە مەسئولی قەڵازێ بوو ئەویش بە دوای دانادم ئەوی شار عینی قسەی کرد کوتی معنەویەن یارمەتیتان دەکا و لەوانەیە بریندار و بریندارتان بۆ چارەسەر بکا و ئەوانە ئەوە هاوکارێکیان بوو بەڵام حەزیان نەکرد کە حەزیان دەکردەوە نێ دەڵێ بەمەڵان تەش هەان دەدا کە بچین و ڕەگەڵ کەوین و دوو جارێک کاغەزی کاکفایقم بۆ هات بەڵام کاگەمیرم لەگەڵ بوو لەگەڵ برادەرێکمە بوو کە دوا بە نێوی وانە سوارە قەڵازەی نێوبانجی دەرکەڵ دۆستمان بوو هەردوو جار داوای دەکرد پسە بوو ڕەتم دەکردەوە ئەی باڵی جەلالیەکان دەستیان هەبوو لەوەیە وڵای ئەو وەختی باڵی جەلالی نەبوو نەبوو ئەم دیوە شوێعی هەبوو مەلا مستفاوە و جەلالی وان لە تارانە بوون بەڵێ ئەنی کەواتە ئەی کاکفای خوان دوای علاقە لەگەڵەوانە دروست ناکەن پێم وانەیە ئەوە نی من ئاگام لێیە نە لەگەڵ حیزبی بەعەس بەڵێ نە لەگەڵ جەلالیان ئێرتباتیان نەبوو ئێرتیباتیان نەبوو ئێرتباتەکان زۆرتر لەگەڵ شوێعی بوو هەروانش بووبووانە بەغدا و هێنابوویانەوە بەڵێ ئەی لەگەڵ قالەتەگەرانی بینتان چۆن ناسی تۆ ئەمن نەمنەناسی بەڵام بیست بووم و دۆستی کاک ئەحمەد و کاکفایقی بوو پێشێ هاچێ ماڵیان کرد بوو دوای هەرەویش بەگرتی دابوون بەشۆر بەڵێ وا باو بوو شایەوە هەبوو هەم لەگەڵ مەلا مستفای هەم لەگەڵ ئێرانە هەم لەگەڵ عێراق پەیوەندی هەبوو بەڵێ وایان دەکوت بەڵێ ئەمن نەمدەناس شوێیەکانیش گویا بە کاکفایقیان کتێکتوانە تەرچی ئەو ماڵێ بکەن لە ڕێگاوی و هیچ مەکە بەڵێ ئەی کوشتنی کاکفایە خۆوان کاریگەریشی چۆنی لەسەر حیزبدانا یاخود نازەمەوە حیزب ئەو کاتە ئەوەندە نەبوو نەبوو نە حیزبێکیوانە وەکو پێم کوتی نەبوو ئەم ماڵم لە بەستێ بوو باز کرا کوتیان وڵای کاکفایەک جیراوە لەکوێ جیراوە کوتیان لە منتقەی شارباژێری جێراوە و قارتەگەرانی یابراکەی لەگەڵ بووە لەوێ سەدیق ئەفەندی مەسوولی پارتی گرتووێتی و ڕەوانەی باڵەکاتی کردو سەر کرداتی زۆری پێنەچوو بڵاو بووە کە کاکفایەکان بە کوژداوی تەحویلی ئێرانە داوەتەوە شتیانە گۆیا لە پیرانشاری بڕەچیان ژێراوە و خەڵکیان نیشانداوە گرتومانەوە تەبلیغاتی عەجەمان دوای لە سابلاغ منیان کردو لەوێ نێژراوە خەڵکی خزم و دۆسوانە کۆبوونەوە پێیان کتۆ بە مەسئولینی ڕێژیمیان کتۆکتوانە نابێ بیژێن بەڵێ ئەی ئێوەکو هاوڕێکانی ئەو یاخود کاکفایە خۆوان هەڵوێست هین کاک ئەحمەد تۆفیق خۆوان هیچ هەڵوێستێکیان نەنوان کاک ئەحمەد تۆفیق لە ئەرکانی ماسی بوو ئێ باشە مەسخۆی توانی مەسەلەن هەڵوێستی هیچ هەڵوێستێکی نەبوو هەڵوێست چی بێ بەچی ئەی ئێوە وەکو کاگەمیری قازی و تۆ و جەماعەتانی ئەمە هەڵوێستێکی وامان نەبوو جددی بەڵام لەسەر ئەو گرت و تەحویلدانەوەوانە نامەیەکمان بۆ مەلا مستفای نووسی سی و چەند کەسێک بووین دیارە وەخت تەقریبەن کاگەمیری قازی وەک مەسئول وا بووە لای کاگەیدریسی دەکرد و نووسی هەرەوەندە ئاعترازێکمان گرتکەوانە ئاوا ئەو حملەی تەسلیمکردنەوەیە وەستا دوای ئەو نامەیە یاخود خاو بۆ یا بەردەوام کەمێک دەما هەموو لە منتقەی شۆڕش بوو کەسیان لە ئێمە نەگرت و نەهیچ و دیارە جارێک من ماوەیەک دەست بە سەر کرام وەڵامیدی سێڕەسوڵی باوی گەورە چۆکن کاک حەسوێ وەقتی زۆر دەگەڵی دۆست بوو هەمونیان نەنات بۆ باڵە کاتی پاش دوو سێ ڕۆژ هاتمەوە ماڵە چوون بۆ لای کاک حەسوێ بەڵێ زۆر باشە مامۆستا پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاوە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا حەسەنی ڕاستنکار ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستان
مامۆسا بۆچی باسی ئەوت کرد کاک ئەحمەد نێرا بوو کانی ماسێ بۆچی نێردرا بوو ئەوێ ئایا لەلایەن شۆڕشەوە نێردرا بوو یاخۆ خۆی داوای کردبوو هۆکارەکەی چی بوو؟ لەخێر ئەوە خت پەیوەندی شۆڕش لەگەڵ ئێرانە زۆر تند بوو. فشاری ئێرانە زەختی ئێرانە لەسەر مەلا موستفا و بارەکەی بارزانی زۆر بوو ئەمە ناچاری ڕەوانەی ئەویان کردبوو کە دوور بوو لە فعالیت و سنووری ئازاد بوو یا دەست بەسەر ئازاد بوو پێشەش پێشمەرگەی لەگەڵ بوو ئەمە دوچوین بوو لای ناڵە ئازاد بوو. باشە ئێوە لەگەڵ کاک ئەمیری قازی سەردانێکیەکەن هەر بۆ هەواڵپرسین بوو یاخود دەتانویست ینی کۆنفرانسێ شتێ بکەن و جارێکی تر تێ هەڵچنەوە بە شێوەیەکی تر ڕاستەکەی ئەو بوو کاگەمیر نزیک بوو لە کاگە ئیدریسی ئەمەش دۆست و ڕەفیق بوون فعالیتی سیاسی ئەوەم نەدەکرد ئەمما ئەو ئیرتباتەی هەبوو سێرەسووریش دیارە نێوانی خۆش بوو لەگەڵ کاک خەسووری بوو. ڕۆژە کات پێ کوتم کوتی سەفەرێکمان هەیە پێم خۆشە تۆش لەگەڵ بێ مژماڵم لە سەنگەسەری بوو کوتم بۆ شوێ کوتی دەچین وەلا کاک ئەحمەدی کوتم جا بۆ ئەمن و بۆ خۆ دەزانێ من نێوانە چوەمانە کوتی جا هەر لە بەروەی کە دەمانەوێت سەر و سامانێک بەو حیزبی بدەین وا بکەین وا کوتم چێ دێ ناوەکانی کوسنا وڵای مەلا عوسمانی و مەلا سەیڕەشید و سالار هەورامی و ئەمنۆت هەمیش پێم باش بوو کوتم باشتی هەستاین ڕۆیشتیم بە خەزانم کردەوە دەڕۆم و هەموو شتێک تەواو کرد و ڕۆیشتیم بۆ باڵەکاتی دەوێت دووسێ ڕۆژ مەحتەر بووینە تا سوولە و شتی وای ساز کرد نازانم قار و باری کڕی بوو وڵاخێکمان بەکرێگرت و چون بۆ لای داستانەکەی دوو ڕێژە جا ئەگەر ئێمە بۆەوەی کاتەکەمان لەو هاتوو چوایین نەکەین دیدارەکەی ئەوە لەگەڵ کاک ئەحمەدا باسی چیتان کرد کاک ئەحمەد نیگەران بوو نیگەران نەبوو تووڕە بوو وڵا زۆر خۆشحاڵ بوو ڕاستەکەیەوە زۆر خۆشحاڵ بوو کە ئێوە سەردانتان کرد کە ئێمە سەردانمان کردووە پێم وایە کاگەمیریش باسی لەگەڵ کرد بوو کە نیازی کۆنفرانسێک شتێک هەیە و ڕەنگە ئەویش بەشدار بێ بەڵام دوای چەند ڕۆژ کە ماینەوە سەری ماڵی مارگرێتماندا و داواتکراین بۆ کوێستانەوەوانە کاک ئەحمەد لەوێ بڕێک قسێکی لەگەڵ من کرد پێم سەیر بوو وتی شوێیەکان داوام دەکەن پێم دەڵێن کە لەگەڵ عێراقی ارتباط بگرم ئەمیش پێم کەوتم کاک ئەحمەد وریا بەوانە کە دییان زۆرتری ممکنە پاراستن من راپۆرت لێ دەدەن توش کێشت دەکەن کوتی وەڵا وایە و فڵان و بەڵام خەر بڕێک لێی هەبوو تۆزێک بەڵام ئومێد بوو ئومێدەوەی هەبوو کە کۆنفرانس بژیرێ و گەرێتەوە ئەوانە یعنی ڕازی بوو لەسەرەوەی کە بەشدار بێت لە کۆنفرانس و ئەگەر کۆنفرانس بژیرێ بەڵێ بەڵێ کاگەمێر حولی بۆدا بوو شۆڕش مخالەفەتی کرد بوو بۆ هاتنەوەوی ئەویش نەفەرێکی بە ئیستەفانامەوە نار بوو پێم ئاغەفوری برازە خوشکە زای بوو کە ئیستفاکەی لێ قبول نەکرا جا من کە دیتم کوتیانەوەی دەناسی نەمناسیەوە غەفورم نەناسیەوە دوو مێزەری سووری لەسەر نابوو بە بادینی قسەی دەکرد و کوتیان نایناسی کوتم نەوەڵە کوتیانەوە غەفورە کۆرە کوتمەوە بوات لە خۆت کرد و کابرا زۆرمان شۆخی کرد لەسەرەوەی دیسان ئیستفاکەی لێ قبول نەکرا بەڵام کۆنفرانسەکە تقریبن بۆ ئەو وەختی سەرکەوتوو بوو لە ورتێ بوو منتقی قەڵاتوکان چیە بەشداری کرد لەو کۆنفرانسەیەمە وڵا بیسی نەفەر بوونەوەی کادر بۆمی بەشداری کرد بوو کەس هەبوو کە مەسەلەن کادری ینی ناودار بێت و بەشداری نەکرد بێ لەو کۆنفرانسەیە نەمدی نەمزان ینی کەواتە زۆربەی زۆری بڵین زۆربەی زۆر ئەوانە بوون کە ناوداریش بوون و کادر بوون و هەمویان بەشدار بوون لەو کۆنفرانسەیدا مامۆستای من و مامۆستان بە کۆمیتەی ناوەندی هەڵبژاردەوە مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە ئەو وەختی بوو بە ئەندامی کۆمیتەی ناوەندی ئەمان هەڵبژاردەوە چونکە کۆمیتەی ناوەندەکە نەمابوو ئەمیر مابوو کاک ئەحمەد مابوو مەلا سێڕەشید مابوو کەسی دیکە نەمابوو
بڕیاری چیتان نەمامۆسا بڕیاری ئەوەتاندا کە خەباتی چەکداری بکەن ئابدەن باستان باسیەوە نەکرا یاخود باسەوە دەکرا کە زەرەنمان بۆ شۆڕش نەبێ شۆڕش زەرەتی بۆیە من نەبێ و شۆڕژ ئاگادار بوو لەوەی کە ئێوە کۆنفرانساکەن چۆن ئاگادار نەبووجارە کاگەمی تەرتیبەکەی کردبوو لەگەڵ کاکوانەچێ ئیدریس لەگەڵ کاگەیدرسی بەڵێ پێما خەزەکە شەرەواندا بووین خۆم پارە پوڵێکمان نەبوو لەسەر یەک شتێک دروست بوو وەکو حیزب بچێ ئەمە دەستمان کرد بە فعالیەت و زۆریشی نەبر بە 11,000 دەرچوو ئەو وەختی کاک ئەحمەد ڕۆیژ بوو باشە بەس بە پێشەوەی باسی ڕۆشنی کاک ئەحمەد باسی دکتۆر قاسم لەو ئەوانە کرا لەو کۆنفرانسەیە هیچ ئەبەت بێنەوە نێنەوە یاخود پەشدار ناوەڵاوە هیچ باش نەهات نەشمان دەزانی چێش دیارە نێومان بیست بوو دەمانزانی چێکە خودی کاک قاسم لەو بەڵامیدی هیچ بەس ئەوانیش ئیشیانەکرد بە ناوی حیزبەوە خۆیان لە ئەوان لە چارچەوەی حیزبی توودەدا بوو هەتا ئەو کاتەش هەتا ئەو کاتش چونکە فایقەمین کە دکتۆر قاسملو دی بوو دکتۆر قاسملو وەک نوێنەری حیزبی توودا لەوێ ببوو هەرچەند فای کوردبووی ناوی بینوچی گویا عەزیز محەممەد نێوانی کردو کتێتی بیبینە و فلانەوەە لەنا ڕادمەنیشی سکرتێری حیزبی توودە بوو ئەویش لەوێ بوو جارە چند کاک کەریمی حسامیش لەوێ بوو کاکەریمی حسامی وەک حیزبی دموکرات قسەی کرد بوو دکتۆر قاسملو وەک حیزبی توودا لەگەڵ ئەو کابرای دیکە بەڵێ ئەی هەواڵی چوونی بەجاخ ڕۆشنی کاک ئەحمەد بۆ بەغدا تۆ پێت وایە کە ئەو کەوتە شوویەکان بۆی جێڕانەوە کە شوویەکان ویستویانە ئەڵێن پەیوەندی لەگەڵ عراقا بە ببەستە ئەوە ڕاست بووە کەواتە گەروا بێ ئەمە نامەیەشی چ پێدەڵێن ئەو حامێدی گەوهەری شتێکی کچووە لە زمان ئەوانەی دەگەڵی بوون ئەو پێشمەریانەی دەگەڵی بوون دەڵێ لەسەری چای مەتین کاک ئەحمەد نامەیەکی دەرێناوەی عومەر کاک ڕئیسی حیزبی شوێی نەخێر ڕئیسی مەحافیزەکانی مەلا مستفای عومەر ئاغای دۆڵەمەری لە زمان ئەو نووسیوێتی بۆی خوێندنەوەکە کاک ئەحمەد ئێمە لەژێر فشاری زۆری ساواک داین چیدی محافەزەی تۆمان پێ ناکرێ فکرێک بۆ خۆت بکەوە بڕۆ ئەمنەوەم زۆر پێ معقول بوو کە ڕۆیشتۆ دیارە زەمینەشی کە پێم باسم کرد زەمینێ ڕەنگە حیزبی شوێیش کاری لەسەر کرد بێت بەڵام لە لایەکی ترەوە ئێواڵێن ئێوە خەبەرتان داوە بە دوای ڕۆیشتنی نەفرەکی ناربوو نامەی پێدا ناربووە منەوە خۆم تەحویل لەگەڵ سێڕەشید ئەنگۆش چوانێکێکی حیزبی ناچێ بنکەیەکی سەربازی حیزبی بەئەسەیە خۆتان تەحویل ئەمنوو کاگەمیری قازمە لە ئەوڵات چوین داداستانی مەلا ئەوڵاش کە هات ماڵەکەمان نزیک بووە لە مارە دوێ بۆ من لە بەستەیە شەو هات لە دەرکەیدا و دەرکەش تەنەکە خۆ هیچ نەبوو کتم چێ وەرە ژۆر کوتی وەڵا ناموەرە دەرە کارم پێێت چون دەرە کوتم چییە کوتی خۆ ساسکە دەچینە قەلازە لە ڕێ پێ دەڵە لەڕێ بڕێک ڕۆیشتی نیو ساعتێک کوتم خبوو پێم ناڵێ کوتی کاک ئەحمەد تۆفیق خۆی تەحویلی عێراقە داوا نامەی نووسیوە ئەمەش خۆمان تەحویلێن ئەمیراوای بۆ نووسیوم کە بچین لەگەڵ ئەمیری مەشۆ دەتکوین ئیدی ئەمە چوین لە ماڵە کەریم حەدادی بوو چوین ماڵێ و دانیشتین و دوایە کەس ڕازی نەبوو بەوەی کە ئەمە هیچمان ڕازی نەبووین بەڵام پێشنیارم کە کوتم ئەوان قابلە نەزان ئەو هەموو بێسی موشتان هەیە زانیویانە بەڵامە تۆ بچۆکن کاک حەسەمیرخانی بە بێسم ئاگاداری مەلا مستفای بکە کارێکی وە قەومەوە ئەمە تەکلیفمان چێ مە موافق نین ئەوەی کە ئێوە بزانن مەلا مستەفا ئەوان پێیان خۆش بوو پێیان ناخۆش بوو یاخود هەڵوێستیان چی بوو بەرامبەر ڕۆشنی کاک ئەحمەد من نازانم نازانم هیچ نەبیستوە لەسەر هیچم نەبیستوە لەو بارەوە هەرەوە بوو کە مەلا مستەفا جوابی دابووە کە ئەو کارێکی باشی نەکردووە ئەحمەد تۆفیق ئێوە
منطقەی شۆرج ماڵی خۆتانە هەر کوێکی شتاتان لێبێ دانیشن کەس حەقی بەسەرتانەوە نییە. ئیدی ئەوە بوومە دەگەڵ ئەو ڕەفیقانێکە لە قەڵازێ بوون قسەمان کرد جریانەکەمان پێکتن ئەو کڕەشمان بەرە کردەوە. ئەی مامۆسا لەو فترەیە کەس کاک ئەحمەد تۆفیقی بینی لە بەغا کەس چاوی پێی کەوتووە لە نوێنەرانی حیزبی دیموکرات من چاوم پێکەوت تۆ چاوە پێکەوت بەڵێ ئەی چی ود نەیوت بۆ ڕۆیشتوم ینی وەزعیشی چۆن ئەوەمان لێ نەپرسی چونکە کاگەمی دەڵەت چوم ئیجازە من نامسفای وەختی حیزبی بەعزدا بوو ئەوە لە دوای بڵێن بەیاننامەی پێشتریش دەڵە پێشتر چوم بەڵێ بەڵام پێما هەڵەیە پێما پێشتر باشە کە ئێوە خۆتان بینیتان ئەیوت چی باسی چیەکە گلەیی هەبوو ینی ئەویانی مەسەن وەکو حیزبی شیەکە دیشینە ئەمە پێش بیبینین جارە ئەمە دەگەڵ دکتۆر قاسم و ڕێککەوت بووین بەڵێ چەند نەفەر لەمەوە چەند نەفەر لەوان ببینە باشە جا ئەوە باسی ئەوواکەین بەڵام تۆ باسی ئەو دیداری خۆتمان بۆ بکە لەگەڵ کاک ئەحمەدا ئەمن پێش وێ کۆنگەرە بگرین دکتۆر قاسم و پێشنیارێکی کوتی ئەگەر کاک ئەحمەد بێت و منەزەم بێ وانەی حزبی کارکە با بێتەوە حەج و کۆمیتەی ناوەندی بێ ئەمن چوم لە بڵێن هۆتێل لە هۆتێل دایان نابوو هاتەوێ بەڵێ ناڵێ هەبوو لەوێ یەکترمان بینی یەکترمان بینی زۆرم قسە لەگەڵ کرد جاخوا ناگرێ ڕێزی منی زۆر دەگەر ئەو وەختی کە گوێ بووینەوە هەموو وەختی کە لەوێ دیتم کتم جەریانەکە وایە ئەوە حیزب دروست دەبێ حیزب دروست بووە وەرە کۆمیتەی ناوەندی بە و وانێک بە و لە پێشدا کوتی با پرسێک بە ڕەفیقەکانم بکەم موافقم بۆ خۆم هێندێک کەس هەر تەرەفداریان لێ دەکرد لە قەڵازێوانە بوو و بەغداش هێندێک هات بوون دوای پرسی کرد بوو نازانم چ دوای ڕازی نەبوو بێ مامۆستا جارێک دەڵە چوم ناگام لەوێ نییە جاڵەیەک جاریا دوو جار چوم نەهاتێتەوە ئەی مامۆسا لەسەر چارە نووسی کوژرا شوێن بزەر کرا چی لێ هات حزبی بەعز کوشتی بەڵێ بەڵگە هەیە بۆ ئەوەی کێوایە وڵای بەڵگەکە شاهیدێکی عینیا و ساڵ پار و پێراروانە مرد ئەنوەربەکە بوو ئەگەر ئیشتیبا نەکەم ئەنوەربەک یا نێوێکی وەگوۆیە بوو لە زیندانێ بووە دەڵێ یەکێک دێناڵان نەمیش لە وانەکەم داوە کتومە چی چی کوتوێتە تۆ چێ کوتوێ من کوردم کوتی ئەیە تۆ کوتیا من ئەحمەد تۆفیقمەوە شکەنجە کرام و فڵان و ئەگەر دنیا بوو چوویە دەرێ بە خەڵکی بڵێکەوە ئەحمەد تۆفیق لەو زیندانەی گیراوە دەڵام و ڕۆژە دامبرد و دانێناوە دایان دەدا زۆر شکەنجە بۆچی وایان لێ کرد مامۆستا خۆی تەسلیمی عێراقیەکان کردبوو واللهی ئەوەی تۆهمەتی ئەوەی لەسەر بووە کە پەیوەنی بە مەنامسفای وایە لەوێش بەڵێ ئەوە وانەکەی بوو دیارە سەفەری ئاخر بوو یاکەک جە بوو کە کاگی دریشت بوو بۆ بەغدایە دیت بووی کاک ئەحمەدی دیت بوو داوای کە بوو ببینێت چوو کاک ئەحمەد چوو بوو دیت بووی و قەرارێکی وان گۆیا داناوە کە بێتەوە بوو کوردستان بەڵێ بۆ خۆت دەزانێ حەزبی بەعزیش گاڵتە پێ نەدەکرا لە هەموو سفارەتان لە هەموو جێگایشی هەم پۆلیسی مەخفی هەبوو هەموو ئەو تەلەفۆنانە کۆنتڕۆل ئەی مامۆستا دوای ڕوخانی حکوومەتی بڵێن ڕژێمی عراق حکوومەتی بەعسەوەی سەدام حوسێن ئەو هەموو بەڵگە و شتێگیرا هیچ شتێکتان دەست نەکەوت دیانەتان بیست لەسەر کاک ئەحمەد ئەو شتانە هەموو وەدەست پارتی و یەکێتی کەوت ئێوە پرسیارتان نەکرد خۆ یەکێ بۆ لە سەرکردەکانی ئێوە ناوەڵڵا بم هیچ ئاگەم لەوەی نێک کەس پرسیاری کرد چەند کەسایەتیەکەن کە بە تایبەتی کەسایەتی ئەدەبین مام هەژار و مام هێمن و خالید ئاغای حسامی و ئەمانە هەمووی کوردی ڕۆژهەڵات بوون و هەر یەکەیان بە شێوەیەک لەگەڵ ئێوە و لەگەڵ ئەندامانی حیزب هاوڕێ بوون ئەمانە خۆیان هیچ کامیان بێژگە لە مام هێمن ئەندامی حیزب نەبوونەوە مام مەسەلەن خالید ئاغاوان خالداغا ئەندامی حیزب نەبوو پێش خۆش نەبوو کاکەژاری شەروا بوو تەنیا مامۆستا هێمن بوو ڕێگەڵ مەکەوت بوو بە ئەندامی کۆمیتەی ناوەندی و
بەڵام پەیوەندیێکی خۆشتان هەبوو لەگەڵیان وابزانم وانە بەڵە بەڵێ لەگەڵ مام هەژارەوەوان ئەرەوەڵا کەواتە گفتوگۆی نێوان شۆڕش و یاخود ڕێکەوتنامە 11 ئازار بۆ ئێوەش دەرفەتێکی باش جار زۆر باش بوو یەک ئەوە بوو کە ئەمە بووین بە حیزب بەڵێ دکتۆر قاسم و کاتبوو بۆ پیرۆزبایی لەگەڵ کاگەمێری قازی لە باڵەکاتی یەکتیاندی بوو هەژاریش یاندی بوو لەوێ پێشنیاری کردبوو دکتۆر قاسم دکتۆر قاسم کە ببینەوە یەک ئەو وەخت کاگەمێری قازی زۆر پێخۆش بغات دەگەڵ ئێمە باسی کرد ئەمن و مامۆسا ئەمە زۆرمان پێخۆش بوو دەگەڵ کاک هێمنیش باسی کرد مامۆسایە وەڵا وردە وردە ئەمن و مامۆستا و کاگەمێر چون بۆ بەغدا بۆ دەستی دکتۆر قاسم بووی پێمان خۆش بوو دیار لە ئەبوونەوە ئەسکۆ بووینەوە لەگەڵ ئەو حەمەدەبینی سێرازی و هێشفی ڕێزوانیشی دەگەڵ بوو تەماشام کرد بابا دکتۆر قاسم و شتێکی دیکەی ئەمە شتێکی دیکەین و زۆر لە من لەسەرتر بوو سیاسەتی دەولی دەزانی سیاسەتی حیزبی دەزانی ئەمە کچمە وا بیکەین ڕۆژی دوایی کە دەچوینەوە مامەستا بە ئەمێری قازی کورد کوتی کاگەمێر خەتای من مەگرە هەر شوێنێکی تۆ بڕیاردەی وا دەکەیت ئەمە شتم منوان ناکەم گە لەگەڵوانە ڕێک نەکەوینەوە ئەم لەگەڵتان نابوو وڵای دی باش بوو جەپەکەش کە چوینەوە ڕێککەوتین بۆچی مامۆستا دژ بوو مامۆستا دژ نەبوو بەڵام ئەو مامۆستا هەڵای زۆر احترامی مەسوولانی دەگرت ئەمە وانە بووم وەرەک ڕەنگە هەر لەوێشەوە موبیتە وردە و لە دواتریش کەمێک دانوتان لەگەڵ دکتۆر قاسم ئەرێ وڵای ئینسان قسەی خۆی دەکات چاک بێ خراپ بێ کراوە دی ئەی باسیەوەکەن ئەڵێن وەختی خۆی مەلا مستەفا داوای لێ عراق کردووە کە قاسم لو لە عراق دەکا بەڵام دوایی کە هاتەوە بینیان زۆر خۆش بوو ینی ئەوە لە چیەوە ینی هەموو شتێک گۆڕە ئەوەی کە ئاوا دەرکراوە ڕاستە مۆڵەتیان داوە حزبی شوعی دەخالەتی کردو مۆڵەتەکان بڕێک بۆ زیاد کردووە ئەو ژنەکەی چکوسلەواکی بوو چۆتە چکوسلەواکی گویا لە هاتنەوەیدا مەلا مستەفا چۆتە چکوسلەواکی دیتوێتی و زۆر نێوانیان خۆش بووە لە قسەکردن و ئەوانەدا دکتۆر قاسم و زۆر لەسەر بوو زۆر زوو تەرەفی قەنەعات پێ دێناوە ئەوانە هەبوو لەوێرە هاتبوو بۆ پیرۆزبایی دیارە پێشتر دەگەڵ حزبی باسیش لەگەڵ خالق سامرایش قسەی کرد بوو خالق سامرایی کرد بووە من کتێبەکەم خوێندێتەوە زۆرم بەدڵە لەوێرە هاتبوو پیرۆزبایی لە مەلا مستەفای کرد بوو کاگەمیری وانەیە مامۆستا هەژاری دی بوو ئەو فکرە لەسەری دابوو کە کوردویان حەزبی باش کوردبووی یارمەتیتان دەکەن ئەو مەسەلەش بوو ئیدی لەوەی ڕابوو کە مەلا مستەفا عەلاقەی پێ بوو نازانم پێشتر ئەو وەخت هەموو کەس پێی وا بوو حیزبی بەعز بەرەو شۆڕەویە چەپە دکتۆر قاسموش چەپ بوو مەلا مستەفاش بە پێچەوانەی ئێرانە کە زۆریان حەوڵدا نەیکا و ئەو ڕێککەوتنە لەگەڵ حیزبی بەعز کردی من ئەگەر نەیکەم بەخاینم دەزانم لێتی کورد ئەی مامۆستا بۆ مەڵخەیە با دوا پرسیار بێ پەیوەندی خۆشی کاک ئەمیری قازی لەگەڵ بڵین ماڵی مەلا مستەفا کاگی دریس و مەلا مستەفا خۆی ئەوە پەیوەندی بە مەسەلەیەوە بوو کە خزمی قازی محەممەد و ئەوان بوو یاخۆت چی بوو لە چیەوە ئەو پەیوەندی خۆشەی سەرچاوەکەی بۆچی دەگەڕایە ئەوەی بەدەقیقی نازانم بەڵام کاک ئەمیری قازی بۆ خۆی تایفێ قازی بوو خاوەن مڵکیش بوو یعنی عاشیرەتی فکری دەکردەوە و ئەوانەی عاشیرەتیش فکر دەکەنەوە زۆر تابعی منەماڵی بارزانی بوون ئیدی چبوویدی ئەوانە گوزەرەوە خۆ من نازانم ئاگام لێ نییە و بەڵێ بەڵام خۆ تقریبان پۆزتیڤیش بۆ بۆ حیزبیەوە تقریبا زۆر پۆزتیڤ بوو زۆر باشە مامۆستا ئێمە لە ئاڵلقەی داهاتوودا باسی جارێکی تر گەشتبوونەوەی حیزب و چوزانم جیابوونەوە و گەڕانەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرن.
بۆچی شێعیزەدین پاڵی نایە بە حیزبی دیموکرات و زیاتر بەرەو کۆمەڵە ڕۆی مامزەلا زۆرتر لە کۆمەڵی نزیک بوو ینی هەموو هەڵسوکەوتی لە حیزبی دموکرات ڕازی نەبوو کەس ئێمە لە بەغداوە بەبێ مخابرات نەیدەتوانێت بێتە خەڵاس دیموکرات هیچ پایە و ئەو شتە کۆنەکانی کە هەتان بوو لەسەر ئەوانە جارێکی تر دیوارتان دروست کردەوە یاخود بە شێوەیەکی نوێ دەستان بە خەبات کردەوە ئەمە هیچ باوەڕمان نەبوو کە شابڕۆ چکە سەر بە غەرب بوو ئێمە دەگەڵ مامەسای مەلاولای لە هیرانێت لە نیشتەجێ بوون و پەیوەندیمان لەگەڵ حیزبی باز بە ڕەسمی ڕاکرد